پرسی سەرۆک وەزیرانی داهاتووی عیراق یەکلانەكراوەتەوە تا ئێستا لایەنە شیعەکان ڕێک نەکەوتون لەسەر کاندیدکردنی کەسێک بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ و بۆ ئەو مەبەستەش چەند ناوێک خراونەتە ڕوو بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیرانی عیراق. لەو چوارچێوەیەشدا ئاژانسی رووسیا تودەی لازاری چۆن سەرچاوەیەکەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عیراق بڵاوی کردوتەوە کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵاح سەرۆک کۆماری عیراق لە میانی کۆبوونەوەی لەگەڵ نوێنەرانی لایەنە سیاسیەکانی نێو ئەنجومەنی نوێنەران دوایینوادی بۆ دیاریکردنی کاندیدی پۆستی سەرۆک وەزیرانی عیراق دیاری کردووە. سەرچاوەکان ئاماژەیان بەوەشدا سەرۆک کۆماری عیراق ڕۆژی شەمەی داهاتوو وەک دوایینوادی دیاری کردووە بۆ لایەنە سیاسیە شیعەکان تا کەسێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران دیاری بکەن. هاوکات دکتۆر بەرهەم ساڵاح دووپاتی کردوتەوە کە نابێت ئەو کەسی دیاری دەکرێت بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عیراق لەلایەن خۆپیشاندەرانەوە ڕەت کرابێتەوە. تاکیدیشی کردوتەوە کە پێویستە سەرجەم لایەنە سیاسی و خۆپیشاندەرانیش ئەو کەسە قبول بکەن کە ڕادەسپێرێت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عیراق. هاوکات لەبارەی یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکی وەزیران ئەحمەد کنانی ئەندامی فراکسیۆنی سادقون لە ئەنجومەنی نوێنەرانی عیراق لە میانی لێدوانێکیدا بۆ میدیاکان ئاماژەی بەوەدا مستەفا کازمی سەرۆکی دەستگای هەواڵگری عیراق بەهێزترین کاندیدە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک وەزیران و سەرجەم کاندیدەکانی تر لەلایەن فراکسیۆن و لایەنە سیاسیەکانەوە ڕەتکراونەتەوە. ئەو ئەندامی فراکسیۆنی سادقون ئەوەشی خستۆتە ڕۆ کە لە چەند ڕۆژی داهاتوودا لایەنە سیاسیەکان زنجیرەیەک کۆبوونەوە بۆ یەکلاکردنەوەی پرسی کاندیدکردنی سەرۆکی دەستگای هەواڵگری عیراق بۆ سەرۆکایەتی حکوومەت و پێکهێنانی کابینەی نوێ بەڕێوە دەچێت و چاوەڕوانیش دەکرێت و پرسە لە ماوەیەکی کوردایەک لا بکرێتەوە. لای خۆیانەوە ئاژانسەکانی هەواڵ ئاماژە بەوە دەدەن کە مەحاڵە لایەنە سیاسیەکانی نێوماڵی شیعی بگەنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کاندیدێک بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی حکوومەتی عیراق و ئەگەر ڕێکیش بکەون خۆپیشاندەران کاندیدی لایەنە سیاسیەکان ڕەت دەکەنەوە. هەموو ئەوانە هۆکارێکن بۆ ئەوەی عیراق بەردەوام بێت لەو گێژاوەی تێی کەوتووە.